ئەم خێزانە بە ڕوخساریاندا دیارە لە ترسی شەڕێکی دژواری سەخت هەڵاتون و سنووری چەند وڵاتێکیان بڕیوە تا گەشتونەتە ئەم پەنا ئارامەی هەرێمی کوردستان. خێزانە ئاوارەکانی کۆبانێ کە ئێستا نیشتەجێی کەمپی عربەتن لە پارێزگای سلێمانی باس لەوە دەکەن داعش دوژمنێکی بێبەزەین و بەهۆی مەترسی و هەڕەشەکانی ئەوانەوە ژیانیان ڕوبەڕووی دژواریەکی سەخت بووەتەوە و ماڵ و جێگەی خۆیان بەجێ هێشتووە و ئاوارە بوون. داعش هات و ئەم ڕڤیان مە تشک داعش نەدیتیانی بەس یۆنی کو داعش تێ ئەم دەرکەتن هاتن ترکی ئەم هاتن بێ دەرکێ کوردستانی سووری خراپە بوو ئەم هات کوردستانی عێراقی رندە ژمار بێ دەرکێ ژێ دەرێ چێترە قیمەتی مەرزانن داعش کاتە گوندمە پێرە هیچ منادە کۆمنی ئەژریوی ئەم هات ترکیە ئەم چهار ڕۆژە مان نەخوانە هەنە نە چادر هەچەتن هەیە دۆکەک مەسئولە داکرد گۆ بەرە بێنجا من ئەم هاتم بڕا. خێزانە ئاوارەکانی کۆبانی و خۆراوە کە ئێستا پێکەوە لە کەمپی عربەت ژیان بەسەر دەبەن باس لەوە دەکەن ژیانی ئاوارەی لە هەر دۆخێکدا بێسەختە و چاویان لەوەیە لە نزیکترین ماوەدا بگەڕێنەوە سەر ماڵ و زێدی خۆیان. بێکم تێ فەرقیە نابیان بجێمە پام ڕۆژاوانە بەس ئەم هێوینە ئەو شەرایە بسەکنە ئەم vەگەرونوێ دەکێ گەلکی باشە و واری کاریامە کرد و هەموو تشتی دن زۆر باشە گەلێکی یعنی خۆشە و مەلڤێرە کێف کردی و سووری نەخۆش وەدایڤر گەلکی باشە و ئەسفنجا بەتانیا هەموو تشتی دن مونەتێ دمە ئاو هەیە کارەبە هەیە نەفت هەیە هەموو تشتە هەیە یعنی. ئەو شەپۆلی بارانبارینەی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە گرفتێکی تری بۆ خێزانە ئاوارەکان دروست کردووە و سەرباری هەوڵی لایەنە پەیوەندیدارەکان بۆ باناوە چوونیان بەڵام کاریگەری زۆری لەسەر ژیانیان دروست کردووە. زۆر ئەمەدبینی زستانە دنێ چەتنە پێشمە زارۆکێمە چووکن دوێکون ئالیکاریە بکەن یان تشتێمە چێکن شتێکی ژیانی مامش ڕەشە با و بارانێ بەقەوە دەترسن مەدوی کابینی ناش بۆ مەبینن ئێمە زۆر ئەو بارانە زۆر ئەترسین. لە هەوڵی بەردەوامان بۆی جوانترین ئەدا جوانترین خزمەت و جوانترین نموزەش پێشکەشین بە ئاوارەکان و ژیانی هەر خێزانێک لێرە چیرۆکێکی کارەساتباری لە پشتەوەیە ئەمان لە ناو ئاگر و شەڕێکی دژوارە وەڵاتون هەرچەندە لێرە تا ڕادەیەک ژیانێکی گونجاویان بۆ دابین کراوە بەڵام بەردەوام چاویان لەوەیە کەی ناوچەکەیان ئارام دەبێت و دەگەڕێنەوە سەرزێدی خۆیان. مەریوان عەبدوڵڵا، کورسات نیوز، کەمپی عربەت.